سەرکردایەتی یەکێتی بە کۆی دەنگ بڕیاری سووربوون و بەردەوامی بوون لەسەر بڕیارەکانی پێشووی سەبارەت بە بەشداریکردن لە پرۆسەی پێکەنانی حکوومەتی کوردستان دەربڕی ئەوش ئەوەیە کە ئێمە لە هەموو لایەک سوورترین و پەلەترمانە لە پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتی خەڵک بە مەرجی ئیتفاقی سیاسی پێشوەخت وەکو لە پێشاوتومانە و تەنها داواکاریمانە ئەوە بۆ کە بۆ حکومڕانیەکی ڕەشید بۆ حکومڕانیەکی هاوڵاتیانە بۆ خزمەتی خەڵک پێویستمان بەوەیە کە هەموو لایەنەکان بەپێی استحقاقی خۆیان و لە ضمنیشانە یەکێتی بەشدارێکی کاریگەر بێ لە دروستکردنی قەرار لە هەرێمی کوردستان و لە بەڕێوەبردننی ئەم وڵاتەیە ئەوەش بە ئیتفاقیی سیاسی لەگەڵ برادرانی پارتیەکرێ. ئێمە لێرە شۆ پابندبوونی خۆمان بە ئیتفاقی 5 ڕاگەێنین و داواشمان لە برانی پارتیەوەیە کە پابند بن بە بەندەکانی ئەو ئیتفاقیەوە تا ئەو کاتی برادرانی پارتی پابندی ئیتفاقی 5 ئەبن و ئامادا بن بۆ ئیمزاکردنی ئیتفاقیشی سیاسی لەگەڵ ئێمە بۆ دروستکردنی پرۆسەی بەشداریکردن لە دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان وەک لە پێشا تەکیدمان لەو پرینسیپە کردووەتەوە لای ئێمە یەکریزی مانای یەکریزی لە هەرێمی کوردستان یەکریزی لە بەغا یەکریزی لە ناوچە متەنازع لە سەرەکان ئەوە هەمووی لای ئێمەیەک پاکێجەوە دیسانەوە تەکیدی لەسەرەکەینەوە ئەمانەیە دڵنیا بن تەنیا داواکاری ئێمە و تەنیا جیاوازی ئێمە تاکو ئەم دەقەی لەگەڵ پارتی لەسەر جێبەجێکردنی ئەو ئیتفاقەیە کە لە 5 ئیمزامان کردۆ بەیەکەوە و لەسەر دڵنیاکردنەوەی ئێمە لایەن پارتیەوە کە پابند دەبێ بەو ئیتفاقیەوە دیسانەوە جارێکی کە هەموو لایەک بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاگادارەکەینەوە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سوورین و زۆر پەلەمانە لە پرۆسی پێکێنانی حکوومەتی کوردستان بەڵام قانزاج و بەرژەوەندی خەڵکی کوردستان وا خوازێ کە ئەم حکوومەتە ئەگەر حکوومەتیی بەهێزیانەوێ ئەگەر حکوومەتیشیانەوێ کە ئیسقرار و ئەمن و ئاسایش و خۆشگوزەرانی بۆ ئەم وڵاتە بێنەتەکایەوە ئەبێ ئیتفاقێکی سیاسی پێشوەخت لەسەر بەرنامەی و حکوومەتە لەسەر پێکاتەی و حکوومەتە و دڵنیاییان بە بەشداری هەموو لایەک لە دروستکردنی بڕیارە لەم وڵاتەیە پێشکەش بە خەڵک کرێ بەرژەوەندی خەڵک لای ئێمە لە پێش هەموو بەرژەوەندیەکانەوە و لێرەوە هەموو ئەو دەنگۆیانە ڕەدەکەینەوە و بە قەتعی ڕەتیەکەینەوە و خەڵکی کوردستانەکەین بە شاید نا ئێمە شەڕی پۆست و پایاکەین نە تا ئێستا باس لە پۆست و پایە کراوە تاکو شەڕی بکەین تاکو ئێستا ئێمە باشمان لە ئیتفاقی سیاسیە و هەموو ئەو دەنگۆیانە ڕەت ئەەکەینەوە کە باز لەواکە کە جیاوازی و یەکنەبوونی ڕیز و هەڵوێز لە ناوێشێت نیشتیمانی کوردستانە هەیەەوە ئەڵین هیچ کاتێوەکو ئەمڕۆ هیچ وەختێوەکو ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یەک هەڵوێست و یەک بڕیار نەبوو